لەم کەشوهەوایەیە کە ئێمە بە کەشوهەوایەکی ئیجابیە زانین لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە گوندی پەڵکانە ئەکرێت بە ئامانج دوور لە هەموو بنەمایەکی دەستوری و یاسایی بەداخەوە هەڵەکوتنە سەر گونشینەکان و کوردانی ئەو ناوچەیە هەراسانەکەن کە بەڕاستی ئەمە زۆر نامۆیە بە پێکەوەژیان و بە برایەتی نێوان هەموو لایەکمان. یعنی ڕووی نەداوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە جیاتی گەردن ئازادی چاوسورکردنەوە هەڕەشەکردن چوونە سەر ماڵی کورد ڕوودا. ڕامانگەیاندووە کە ئەم جۆرە کارانە بەردەوام بێت بە بێگومان ئاشتی و تەبایی و برایەتی لەم ناوچەیە ئەخاتە مەترسێەوە و ئێمە پێمان وایە بە وازحی ڕوومان کردوتەوە چارەسەرکردنی ئەم گرفتانە تەنها بە جێبەجێکردنی مادەی 140 دەستور ئەبێت تەنها بەوە ئەبێت دەستور بکەینە بنەما بۆ چارەسەرکردنی گرفتەکانمان. ئەگەرنا بە بێگومان خۆتان نەزانن خەڵکی ئەو ناوچەیەش بێ پشت و پەنانی بەڵام پەنابردن بۆ دەستور یەکێکە لە خەسڵێتە هەرە جوان و هەرە مۆدێرنەکانی عێراقی نوێ و دەبێ ئەمە بکەینە بنەما بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. لە دەرەوەی دەستور هەر هێزولایەنێک بێوێت فەرزی ئیرادی خۆی بەسەر کورد و بەسەر قزەی نەتەوەکەمانە بکات بە بێگومان ئێمە هەرچی ئالێتێک کە پێویست بێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەشبوونە ئێمە درێخی ناکەین و پێشمان وایە دەستگا شەرعیەکان و دەستور و یاسا ئەو جێگایەیە کە دەبێت ئێمە کێشەکانی خۆمانی بەهۆوە چارەسەر بکەین.